گۆرانی تایبەتە بۆ وێنەگەرانی ئەم پرۆگرامە بۆ کارۆفیلم لەپا بۆ ڕێگەکاوانی بەرامی گەگە ڕزگار بارامی تایبەتە گۆرانی پێشەشە بە ئەندامانی تەلال حەلیل بۆ خاڵە یاوەر بۆ سەعید کەریمی خۆشەویست بۆ چەک بەچەک کارفرەکانی تەلال حەلیل پێشکەشیان بێت دیسان پێشکەشە بە گروپ ڕەقسی سیروان لە شارە بەرز و بەڕزەکەی ئیلام بە خێراتیانەکەم بەخێر بێن سەرسەران سەرچاو گۆرانی تایبەتە پێشەشە بە هەوڵە خۆشەویست و مامۆستا شاوی حوسەینی مامۆستا کامران ئەنساری و مامۆستا حەمید ئیسماعیلی و مامۆستا مازیاری خۆشەویستیش پێشکەشیان بێت چەک بەچەک پێشکەشیان بێت ئەی ماشەڵڵا بۆ نورپەردازی خۆشەویست کاکە ڕۆزبەی ئەڵماسی پێشکەشی بێ گۆرانیان دايم دكا شلاو شلاو بابولينا زنينام دايم دكا شلاو شلاو دفر بالي دبزهاو امشي لتا كواو شلاو دفر بالي دبزهاو امشي لتا أي ما شاء الله شام أنا ما مصابنا القبلي بشي بشي داي شيرك يعني بشي أي ما شاء الله يعني تركو توتونا ديدينا خيلوا تلاقي يعني تركو توتونا بخوا فاكي بيجورا اساس بيهاني كبونا بابولينا زنينا دايم دكا شلاب شلاو شلاو دفر بالي دبزهاو ام قولتا كواو دفر بالي دبزهاو ام قولتا كواو ما شاء الله تایبەت بۆ وەسەی کەسی بەرداری کار و فیلم کاکە ڕزگار بەرامی